ئێوارەتان باش سڵاوتان لێبێ ئازیزان خۆشحاڵین لە بەرنامەیەکی نوێی چاوپێکەوتن بە دیداری ئێوەی ئازیشاد دەبینەوە. چاوپێکەوتنی ئەم جارەمان لەگەڵ بەڕێز محەممەدی مەلاقادر ئەندامی مەکتەبی سیاسی پێشووی پارتی دیموکراتی کوردستانە. کاک محەممەد زۆر بە خێراتن دەکەم. چەند تەوەرێک باسەکەین لەم چاوپێکەوتنە بەس سەرەتا لە تەوەرەکانی کە پەیوەندی بە دەسەڵات و ئۆپۆزیسیۆن هەیە لە هەرێمی کوردستان دەست پێ دەکەم. سپاس. تا چەند پێت وایە ئەگەری چارەسەرکردنی کێشەکانی ئۆپۆزیسیۆن هەیە لەگەڵ دەسەڵات لە هەرێمی کوردستان؟ واللهی سروەخان بەڕاستی هیچ ئاماژەیەک نییە، یعنی ئاماژەیەک نییە کەوا بە ئاسانی لایەنی بڵێن دەسەڵاتدار و لایەنی ئۆپۆزیسیۆن بگەنە یەک وا پێ ناچی. بەڕاستی یەکتر ئەبینن، مجاملەی یەکتر ئەکەن، قسە ئەکەن، شت ئەکەن، بەڵام عەمەلیەن ئینسان هەز ناکە بەوەی نیازی ڕێکەوتن هەبێ. اینجا ڕەنگە کە ئەو نیازی ڕێکەوتن هەیە لە نیازی ناڕێکەوتن هەیە لە نێوان هەردوو بە دوو لە حەسێبن، لای دەسەڵات و لای ئۆپۆزیسیۆن. دیارە ڕەنگە گومان هەبێ لە هەردوو لا لێکتر، ئەمە ڕەنگە ناحەقیش نەبن، هەردوو لە ناحەق نەبن بۆ گومان هەبێتن، چونکە دیارە ئەو مێژوەشی چەند ساڵەیە بە دژایەتی یەکتر تەقسیر نەکراوە. ئەوە سەبەبەکە. سەبەبەکیش من تەسەورەکەم بەداخەوە ڕەنگە هەندێ ئاماژە و ئیشاراتی دەرەکیش هەبێ لە مەوزوعەکاندا، لەو گیر و داوای لەو وەزعی کە ئێستا هەیە لە عێراق و لە مەنتیقە و ئەوە من تەسەور ناکەم وەزعێکی سەلیم هەبێتن. سەلیم بەو معنەهایی کەس ڕەبتی بە هیچ جێیەکەوە نەبێ، ئیشارە لە کەس وەرنەگرێ، یا مەسالیح تێکەڵاوە، مەسەلەن مەسالیحی مەبەستە هەردوو لایەنیان هەردوو لا دەڵێ من قەت ناڵێم بە تەنیا چەپڵە بە دەستێک لێ نادرێ، مەڵ بە باڵێک نافڕێ. یعنی ممکن نییە سەلبیەت کە دروست دەبێ ئیجابیەتیش کە دروست دەبێ یەک لایەنە زەحمەتە دروست ببێتن، دایما بێ دوو لایەن نەبێتن. بڵێ پێت وایە کە دەسەڵات بچێتە ژێر باری داخوازیەکانی ئۆپۆزیسیۆنەوە لەم قۆناغەدا؟ واللهی خۆمێن لە دەسەڵات نیم حەقەت، یعنی وەکو برەی وەزیرێک بم یان بەڵێ وەک خوێندنەوەی خۆتەونی شارەزابی لە برێم ڕێی دەقیقم هەیە، من ئەتوانم شتێک باز بکەم بە دەقیقی، ئەو زۆر زەحمەتە، ئاسان نییە. بەس من وا تێدەگەم نە دەسەڵات بڵێن کە حکوومەتی هەرێمی کوردستانە یان سەرۆکایەتی هەرێمی کوردستانە بە ئاسانی ناسنە ژێرباری هەندە شروط، ڕەنگە بە تەعزیزی بزانن. لایەنی تریش بە تەئەکید تموحیان هەیە، ئەوانیش دەیانەوێ دەستکەوتیان زۆر بێ. ئەوەندە ساڵە معارەزەیان کردووە بێ سوود، بێ دەستکەوتێک، بە چاوی خۆیانی وە بنێن بە خەڵکی خۆیان و جەماهیری خۆیانیان بڵێن وا بە ئاسانی نایەنە ژێربارەوە، یعنی ژێرباری ئیشەکە کارەکە. ئەوە من تەسەورەکەم تۆزێک بە فارسی دەرێن بوغڕنج، یعنی تەنگژەیە، بەڕاستی تەنگژەیەکی زۆر زۆر گەورەشە. هەر نەوعی عیلاقەکە بوویتە تەنگژەیەک، و تەنگژەی کوردستانیش وەکو تەنگژەی عام لەگە عێراق و لەگە ناوەخۆی و هەمووی تەنگژەیەکی گەورە هەیە، بەڕاستی بوویتە ئەزمەشی زۆر گەورە، نە موشکیلەیەکی بچووکە بە ساکاری و سادەی ئینسان بتوانیتن حەلی بکاتن. باشە ئەگەر ینی وەزعی گشتی عێراق خراپە، بارودۆخی ئیقلیمی هاوکار نەبێت، بۆچی ینی لایەنەکانی دەسەڵات هەوڵ نادەن کە کێشەکان چارەسەر بکرێ بۆی ئەو تەنگەشەیی کە باسیەکی زیاتر نەبێ؟ ینی پێت وانییە لە مەسلحەت لە بەرژەوەندیان نیە لە بەرژەوەندی هەمووانە طبعا کە لە بەرژەوەندی دەسەڵات پێشان
دەسەڵات سوود پتر وەردەگرێ ئەگە تەنگژەکانی ناوە خۆی حەلکاتن نەهێنی مەشاکلەکان حەل بکە من تەسەورەکەم دەسەڵات خۆی سوود وەرەگرێ سوودمەند دەبێ کە ئارامیە زیاتر ئارامی دەبی هێمنی دەبی ئاسایش دروست دەبێ برایەتی و تەبایی دروست دەبێت لە ناو مجتەمەعەک و کۆمەڵگەکەمان خۆشەویستی دروست دەبێت بۆ میێنە پێشتر کە لە بینی پارتی و یەکێتی شەڕ هەبوو ناکۆچی هەبوو ئەوە هەبوو وەزعێکی تر بوو کە ڕێککەوتین و بووین بە یەک و پەرلەمان بوو بە یەک و حکوومەت بوو بە یەکەوە دنیایەکی تر ئافاقی تر دروست بوو من تەسەورەکەم ئەگەر ئێستاش هەردوو لە بگەنە یەک وەڵی هەردوو لا سوود وەرەگرن و بە دەرەجە یەک دەسەڵات سوود وەردەگرێ چونکە سومعەی ئابڕووی بەرزتر دەبێتەوە ئەمانەتی زیاتر دەبێت دەستی کراوەتر دەبێتن خەڵکەکەشی ڕازی دەبێت لەبەر ئەوە ئیشی دەسەڵات چییە؟ ئیشی دەسەڵات ئەوەیە لەسەرەوەی هەموو خەڵکەکە بێ بۆ هەموو خەڵکەکەش خزمەت بکە نە خزمەتی هەندێکان بکە هەندێکان وێڵ و سەرگەردان بکاتن لەبەر ئەوە من تەسەورەکەم بە دەرەجە یەک بەس بنیش وەکو گوتم دوورم لە دەسەڵات بەڕاستی لە مەعارەزەش دوورم لە هەردووکان لە ئێستا لە هیچیان وەکو بڵێ وەلەو من بە ناو پارتیمە لەگە پارتی حەسێبم بەڵام هیچ پارتیشی دوورە پەرێزم زۆر لە چاودێران ینی باس لەوە دەکەن کە ئەگەر هەردوو حزبی دەسەڵات بە پاکێجەکانی ئۆپۆزیسیۆن ڕازی بێت پێگەی جەماوەریان کەمە بێتەوە ینی تا چەند ئەمە ڕاستان بۆ چوو وەڵی هەردوو احتیمال هەیە احتیمالەیە پێگەیان زیاتر ببێتن بۆچی پێگەیان زیاتر نابێ سومعیان بەرز دەبێتەوە ڕێکەوتونە و نێتوانیویانە من دەڵێم بە پێچەوانە پێگەیان بە قووەتر ببێ ڕەنگە ئەگەر ڕێکەوتن ببێت ئەوەی کە پێی وایە پێگەی لاواز بێ بۆیە گەڕێنێتەوە کایتر نەتوانن بەو شێوەیە کە ئێستا هەیە لایەنگران بۆ خۆیان کەسب بکەن بە بەخشینەوەی پارە بێت ئیمتیازات بێ ئەویشی احتیمالێکە یعنی من تەسەورەکەم ئەو لاش ممکنە ببێتن تۆ نازانی نەتائیج چۆن دەبێ وەنێ نەتائیج لە نەتیجەی عمل دەبێ عملەکە چۆن دەبێ هەنجی نەتیجەیەک بەرداشتێک دروست دەبێتن نەتیجەیەک دروست دەبێتن بەڵام ئێستا تۆ ئینسان بەڵام دەبێت تەفاعل و بالخەیری تەجید و مەسەلێکی وا هەیە دائیمە ئینسان تەفاعل بکە من تەسەورەکەم ئەگەر ڕێککەون هەردوو لە قازانج دەکەن هەر ئەوە ڕێی منە ئەگەر بە دڵپاچیەوە بە ئەمانەتەوە هەردوو لا دەست لە ناودەستی یەک بنێن ئیش بکەن پێکەوە مهمەکە لەم قۆناغەدا بەڕێوە ببەن ئەتوانن هەیئا دروستکەن سروەخان ئێمە لە چیا بووین شۆڕشمان هەبوو ئاوارە و دەربەدەر بووین اینجا بەرەمان هەبوو بەرەی کوردستانیمان هەبوو بەرەی جوودمان هەبوو بەرەی جەوقەتمان هەبوو ئەمانەمان هەبوو من نازانم ئێستا بۆ نەبێ بۆ ئێستا لە هەموو وەختێک پێویستی بە بەرەیەک هەیە بەرەیەکی حزبەکان هەمووی هەرێکە بە پێی حەزمی خۆی بێن بەرەیشیان هەبێ وەکو پەرلەمانێک بی پەرلەمانێکی زڵ بێتن ئەتۆ پەرلەمان دروست کردووە پەرلەمانەکە حزبیە هەمووی حزبەکانە هاتیینە و کادیری وان هاتیینە کادیری ڕەنگە سانەویشن زۆر دوورن نە کادیری دەسەڵاتدارن تو باشە بۆ ئەوە دروست ناکەی بە تەسەوری من ئەگە بتوانن ئەنجومەنێکی هەرچی ناوی لێدەنێ نیشتمانی ناو لێدەنێی میلی ناو لێدەنێ چی ناو لێدەنێ ئەنجومەنێک دروست کرێ نوێنەری هەموو لایەنەکانی تێدا بێ پێرە و پرۆگرام وشتی دووەدانێ و یەک لە مەرجعەکانی ئیستیشاری بێ ئیستیشارەی پێ بکرێت ئەرکەکەی ڕایۆشکاری بێ ڕاوێشکاری بێتن مەسەلەن دەکرێت ئەوە ئەنجومەنێکی وا دروستکرێتن لە هەموو لایەکی تێدا بێەوە ئەو ئەنجومەنە و هەتا بێلایەنیشی تێدا هەبن هەندێک کەسی تێدا من لە هیچ لایەنێکیش نەبێتن بەڵام وەکو پسپۆر شارەزە ئەوە مەجلیسێکی ئەوە دروست بکرێتن لە هەموو لایەکان من تەسەورەکەم ئێساوە بۆ ئەنجامدانی چاکسازی یاخود بۆ ئەوەی لایەنەکان بۆ هەموو ئیشەکان چۆن پەرلەمان ئێستا هەموو ئیشی هەیە حکومەت هەموو ئیشی هەیە ئەویش هەموو ئیشی هەیە بێ لە هەموو ئیشەکان يعني مرجعك به مثلا استا امريكا مثال بامريكا ديني امريكا برلماني هي كونغرس برلماني هي اول شيء هي شيوخي شيء هي
پیران ئەنجومەنی پیرانی هەیە ڕئیس جمهور بەبێ قەراری ئەم دوو ئەنجومەنە ناتوانانی هیچ شتێک بکە دەبا ئێمەش ئەنجومەنێکی پیران دروستکەن کاکە بەڵام ئەنجومەنە پیرانەکە ڕسمی ببێ بە قانون دەرچێ دەسەڵاتی فلانی ئەوانە نیوەی پەرلەمان بێ مەسەلەن پەرلەمان 111 کەسە ئەو بە 6 کەس بێتن مەسەلەن دروستیکەی هەموو جێی هەمانیش بیتەوە هەمووی تێدا بنەوە دەسەڵاتی بە قانون دیار بکرێتن ئەو هەیئەتا وەلەو هەیئا زیاد دەکرێ مەشاق بەڵام خۆ ئەگە تەقلیدی خەڵک بکەین من تەسەوری خۆم هیچ زەرەری لێ ناکەین بە ئەوەش دەستروبە بکەین پەرلەمان هەیە حکومەت هەیە بە هەیئەتەشی ئەنجومەنی پیرانیش هەبێ ئەنجومەنی پیران نیوەی بە تەعین بێ ئەوی تری بە هەڵبژاردن بیان بە هەڵبژاردن بێ یان بۆ جاری یەکەم با بە تەعین بێ دوای فترەیەک اینجا با بە هەڵبژاردن بێ هەر بە ئەنجومەنی پیران دروست بکرێتن من تەسەوری خۆم ئەوە باشترین دەبێتە باشترین هۆ بۆ ئەوەی کە جێی زۆر خەڵکی تێدا ببێتەوە باشە پەرلەمانی کوردستان زۆربەی زۆری لایەنە سیاسەکانی تێدایە باست لەوە کرد کە ئەم پەرلەمانە حیزبیە چیت وا ئەکا کە متەفائل بی ئەو ئەنجومەنی کە دروستە بێ هەر وەکو پەرلەمانەکە نابێت من عەرزم کردی ئەنجومەنەکە نیوەی بە تەعین بێ لە هەموو خەڵکە نیوەشی بە هەڵبژاردننی نە بە نیسبی بۆ حیزبان بێتن یا هەر هەمووی بە دائیری ئینتیخاباتەکە بکرێ ئینتیخابی دائیری بی مباشەرەتەن خەڵک خۆی تەرشیحەکە و خەڵک دەرچێ یعنی ئەو وەختە ئەنجومەنێکی غێرە حیزبی دەبێ حزبی تێش داوێ بەڵام حزبی نییە وەکو حزبی ئیش ناکە وەکو ئەندامی ئەو ئەنجومەنە ئیش دەکاتن ڕەنگە ئەوە باشترین حەل بە ئێستا ئاسان نییە پەرلەمان شێوەی هەڵبژاردن بگۆڕی لە نسبیەوە بیکەی بە دائیری کارێکی زۆر قورس و گرانە لەو سەردەمەدا هەر ڕەنگە فەوزایەکی زۆر گەورە دروست بێ بەڵام لە ئایندا پەرلەمانیش بکرێ بە دائیری پەرلەمانی دائیریش ئەوەی خۆت حتمما معلوماتت هەیە مباشەرەتەن بەپێ ئەو نیسبەتەی دیار دەکرێت لە سەتا چەند خەڵک نوێنەرێکی دەبێتن ئەو نیسبەتە لە قەزا و ناحیە و پارێزگا و ئەوانە بەپێ ئەو نیسبەتە خەڵک خۆی تەرشیحەکە لە حیزبەکانیش خەڵک خۆی تەرشیحەکە لە حیزبیەکانیش خەڵک خۆی تەرشیح دەکە ئەو وەختە پەرلەمانێکی گەلی دروست دەبێت خەڵکی بۆ خەڵک دروست دەبێتن خەڵکی زۆر زۆر کارامە شارەزا تێگەیشت و بێلایەن لە ناو پەرلەمانەکە دەبێتن ئەنجومەنەکە ژوای لێ بکرێت بە ئوسلوبە بەڵام بە نسبی نەبێ بە دائیری دروست بکرێتن من تەسەورەکەم زۆر کێشەمان بۆ حەل دەبێ و ئەتواندرێ و ئەو وەختەش سەرۆکی هەرێم ئێستا کە کرایەوە بە سەرۆکایەتی هەرێم کراوە بە موشکیلەیەک بە عوقدەیەک ئایا لە پەرلەمان بێ یان مباشیر بێتن مەسەلەن ئەمە من تەسەورەکەم ئەو وەختەش ئەو موشکیلەیە زۆر کەمتر دەبێتەوە پێ دوایە کامیان باشترە پەرلەمان سەرۆکی هەرێم هەڵبژێری بە قەناعەتی من ئەگەر مباشیر بێ سەرۆکی هەرێم سەرۆک کۆماریش لە عێراقدا مباشیر بی بەڕێی من چکە بە نیظامەشین ئێستامە جوزئێکین لە عێراقدا ناکرێت لێک جیاواز بین ئەبێ یان لە عێراقیش بکرێ بە لە پەرلەمان دەرچێ یان لە مباشیر لە ناو خەڵک ئینتیخاب بکرێتن لە ناو مباشرەتەن وەکو وزارە سەرۆکی پەرلەمان هەڵبژێردرا وا هەڵبژێردرێ یان لە ناو پەرلەماندا ئەوجا بە ئیتیفاقە چۆنە ئەوەش مشکلەیە کە عوقدەیەکی لەوێش دروست دەبێتن عوقدەکە چییە؟ ئەکسەریەتە مەسەلەن دوو حیزب ئەکسەریەتیان هینە ئەوان ڕئیسی هەرێمەکە لە خۆیان هەڵەبژێرن ئەوە بۆ حیزبی دیسانەچینێکە یعنی ڕئیسەکەش دەبیتە حیزبی نەدەبیتە هی خەڵک یعنی جا لەبەر ئەوە ئەی تۆ پێت وایە یەکێک ئەگەر حیزبی نەبێت دەسەڵاتی لەدەست نەبێ بتوانێت لە هەڵبژاردننا بیباتەوە بێ بە سەرۆکی هەرێم احتیمال زۆرە بیباتەوە بۆ نایباتەوە لە بەغدا من یەکێکم لە کەربەلا بوو هەڵبژامیان لە نەجەف بوو شەخصێ خۆی تەرشیح بوو گەورەترین دەنجی هینابوو بە تاقی تەنێش خۆی تەرشیح کرد بوو لە هیچ لە حیزبەکان و لیستەکاندا نەبوو بۆ نەبێتن ڕەنگە ببێتن باشتریش بێ ئەمەیان
هەڵبژاردنەکە ئەوە ئەگە بکرێتە دائیری، بەڵام ئێستا زۆر زەحمەتە ئێستا لەو کاودانەی ئێستا ئێمە تێداینا یەکسەر بکرێ بە دائیری ناکرێ، زەحمەتە بکرێتن، بەڵام لە ئایندە بکرێ بۆ ئەنجومەنەکەی پیرانیش کە دای بنێن ئەگەر قەرار بدەن با بە دائیری بیکەن ئەو وەختە ئەویان. باسی پەرلەمانە کرد، یعنی ڕای تۆ لەسەر ئەدای پەرلەمان لەم قۆناغەدا چۆنە بینیت؟ پەرلەمانێکی بەهێزە ئەتوانی کێشەکان چارەسەر بکات؟ سروەخان من احترامم لێرە ڕاهەتا دەگاتە کنە خۆیانەوە تا دەستە بەقەڕی پەرلەمان ڕێزم هەیە بۆیان بۆ هەر هەمویان. ئەمانە هەموو نوێنەری حزبن، هیچیان نوێنەری خۆشی نییە، نوێنەری خەڵکیش نییە، نوێنەری حزبەکەیتی. حزبەکە چی پێ دەڵێت، چی لەسەر ئیملا دەکا، باوەڕ بکە ئەوەیە. من خۆم ئەندامی پەرلەمان بوومە 2-3 مانگ و لەسەر ئەوە تووشی مەشاکلیش بووین. جارێک من و کاک فەلەکەدین کاکەیی لە ناو پەرلەماندا تەرحی فیدرالیمان کرد، ئەو وەختە هێشتا باسی نەبوو، حکمی زاتی بوو، تەرحمان کرد. دوای ئەوە لە پەرلەمان و ڕئیسی پەرلەمان و ئەوانە لە دویان ناردین چۆن ئێوە لە خۆتانەوە بێ حزب بێ ڕێی حزب بێ ڕێی پارتی چۆن دەتوانن تەرحی ئەوە بکەن. بکە من ئەندامی پەرلەمانە حەقم هەیە، ئەی من چیم من خۆ ئەوە نیمە جیهازێک نیمە بە پلاک بکوژێمەوە و بە پلاک پێ بکرێم، معقول نییە ئەمە. یعنی ئەوە بوو بە کێشەیەک بەڕاستی لەسەر ئەمە. من تەسەورەکەم ئەگەر بە دائیری بێ ئەو وەختە ئەوە کەمە بێتەوە حزبایەتی ئەبێ بە خەڵک و ئەو کابرایی حزبیش من حزبیم لە ناو پارتیم یان ناو یەکێتمیان حزبێکی تر خۆم تەرشیح حەکەم وەکو خۆم وەکو محەممەد مەلا قادر، نەک حزب منی تەرشیح کردووە. حزب دەنجیشم بداتێ من خۆم دەرچوویمە، چونکە دەنجی خەڵکم مباشر هیناوە، ئەوی تر لیستەکەیە هینایەتی، لیستەکەش چێیە؟ حزبەکەیە. لەبەر ئەوە ئەو کە دەرچووە باوەڕم پێ بکە خەڵک هەیە ئێستا لە پەرلەمان دەرچووە، من قەنەعەتم وایە خۆی تەرشیح بکاتن 2000 دەنگ ناینیتن، لە هەموو هەرێمی کوردستان 2000 دەنگ ناینیتن. بەڵام خەڵک هەیە تێدا نیە ئەوە نیە خۆی تەرشیحەکە وەڵاهی ڕەنگە 200-300 هزار دەنگ بینیتن. ینی ئەمە لەبەر ئەوە من تەسەورەکەم ئەگەر شەرعیەتێکی کامیل هەبێ بۆی دەنجی خەڵک بێ ئەبێ ئینتیخابەکە دائیری بێت. ئەم دەسەڵاتەی حزب لە ناو پەرلەمانە ئەمەیە وای کردووە کە ئۆپۆزیسیۆن زۆر جار ڕەخنە دەگرێڵێ پەرلەمانەکەمان لاوازە، ینی لاوازبوونی پەرلەمان تەوجیه دەکرێن. سروەخان کوتلەی برێن ئۆپۆزیسیۆن ئاراستە دەکرێت چۆن قسە بکەن، چۆن ئەوە بکەن، کۆبوونەوە دەکەن کوتلەکەی خۆیان، اینجا هەر یەکەیان هەرە یا هەر سێلایان بەیەکەوە. هی ئێمەش هی پارتی و یەکێتیش هەردوو لایەن یەکێتی و ئەوەشان هەیە، تەبیعی کوتلەی خۆیان هەیە، ئەو کوتلەیان بەیەکەوەنە، ڕئیسی هەیە نائیبی هەیە، پێکەوە قەرار دەدەن چی دەکەن لەسەر ئەو مەسەلانە هەر هەمووی و تەوجیهی حزبی کراینە کە وا بکەن. ئەوە معناوی حزب هاتە وێندەرێکە، نە ئەندامی پەرلەمان. ئەندامی پەرلەمان ڕێی خۆی نییە، ئەندامی پەرلەمان وەکو خۆی قسەی نەکردووە. ڕەنگە لەناو ئەو ئەندامە پەرلەمانەی چ لە ئۆپۆزیسیۆن چ لە دەسەڵات خەڵک هەبێ بەوە ڕازی نەبێ، پێشی ڕاز نەبێ، بەڵام ناچارە ناتوانانی مخالیف قسە بکە. ئەوە دەبیتە ئینسانێکی عالی، ئەندامێکی پەرلەمانی عالیە، یعنی لە لایەکەوە تحریک دەکرێتن، لە دەرەوە تحریک دەکرێت. لەبەر ئەوە من تەسەورەکەم پەرلەمانەکەش بۆیە لاوازە، چونکە سێراعە حزبیەکە لەوێ زۆر گەرمترە، لەوێ دوورن لێکتر، لەوێندی هەموو لەگەڵ یەکدانە. مەسەلەن کاک نێوشیروان لە سلێمانیە، کاک مەسعود لە هەولێرەیە، مام جەلال نازانم لە بەغدایەکەیە. سێراعەکە زۆرتون نییە چکە لەکن یەک نین، بەڵام ئەمانە کە دەگەنە یەک پۆزتیڤ و نەگەتیڤ دەبنە دژی یەکتر. لەبەر ئەوە من تەسەورەکەم ئەو حاڵەتەی ئێستا لە کوردستان دروست بووە، پەرلەمان بەو شکلە باوەڕکە سەرکەوتوو نییە. لەبەر ئەوە پەرلەمان مەسەلەن ئێستا دەبینی لەسەر میزانیە، ئەوانەی بڵێن دەسەڵاتن هەر
پاڵی پێوە دەنێن و دەڕوا مناقەشەی دەکەن مناقەشەکە هاکەزاییە بەڵام ئەوانی تر لەسەر بورترین شت بچووکترین شت مناقەشە ئەکەن بۆ ئەیانەوێ هەر تەعتیلی بکەن ئەوە خۆتۆ ببینە یعنی لێرە نانەوێ باشتر بکەن ڕەنگە بیانەوێ عەرقەلە بکەن هەر خۆی وا ڕێیان وابێتن یعنی مشکلە دروستکەن ئەویش بە مشکلە بکرێ لەبەر ئەوە من تەسەورەکەم ئەو پەرلەمانەی کە هەیە ڕێزم بۆیان دیسان دەڵێمەوە دووبارەی دەکەم چکە خوا نەخواستنەوە دێم لەگە شەخصم نییە قسە لەگە شەخص ناکەم هیچ لێرە قسە لەگە کوتلەکانە لەگەر ئەمانە تەوجیه دەکرێن لەبەر ئەوە وەکو پێویستە من خۆم وابووم من عرزم نەکردی من ئەندامی پەرلەمان بووم کوتلەمانە بوو کوتلەکەی خۆمان چی دەگوت من وام دەکرد جارێک نەبیتن پێمان لە سووسنان نا ئیتر بوو بە مشکلەیەک لە داوای فیدرالیمان کردبوو ئەوە وایە ینی لەبەر ئەوە کە تۆ حزبی ئیلتیزامی حزبی تەیە ناتوانانی لەو سنوورەی بۆ دان دەدرێ ناتوانانی تەجاوز بڵێ کاک محەممەد مەڕای جەنابەت لەسەر گەڕانەوەی پرۆژە یاسای دەستوری هەرێمی کوردستان ئایا ئەم پرۆژەیە بگەڕێتەوە بۆ پەرلەمان باشترە وەک چۆن ئۆپۆزیسیۆن داوای دەکات یاخود بچێتە ئیسیفتا وەکو پارتی و یاخود لایەنی تر دەڵێ دواتر هەموار بکرێتەوە واللهی بتەسەورەکەم نازانم بۆ زەرەری هەبێ خۆ هەر خۆیانن ئەکسەریەت پارتی و یەکێتینە ئەوانی تر کەمترن ینی ژمارەیان کەمترە ئەندامەکانیان ئەگە بگەڕێتەوە من دەپرسم ئەمنیش دەڵێم بۆچی زەرەری چی دەبێ هەبێتن بەڵام وا دیارە سەرۆکی هەرێم و بەعزێ حیزبەکان هەردووچیان ڕێیان وایە ئەوە چووە تەواو بۆ جارێککە بۆ بگەڕێتەوە دەنجی لەسەر دراوە بەڵام ئێستا یەکێتیش گەشتۆتە ئەو قەنەعەتی کە داواکە بگەڕێتەوە ئەوەی پێداگیریەکە بەسێتی داوا بکەوە ئەکسەریەت دروست دەبی ئەو وەختە مەفروزە بگەڕێتەوە ئەو وەختە ئەگە یەکێتیش کەوتە پاڵ معارەزە بوونە یەک بوونە ئەکسەریەت ئێخۆ بە ئەکسەریەت دەتوانن بیژێڕنەوە و زاریشکە مناقەشەی لەسەر بکرێتن و اینجا بدرێ بە ڕێفراندۆ کەواتە ئێستای بۆ ناگەڕێتەوە ئێستا تەسەورەکەم دەبی لە لای سەرۆکی هەرێمە سەرۆکی هەرێم ئەبێ ئیقرار بکە قەرار بداتن کە بگەڕێتەوە جا نازانم سەرۆکی هەرێم دەیکاتە ترسی پارتی بەڕای تۆ ینی ترسی پارتی لەوەیە کە ئەم دەستورە کە گەڕایەوە ئەوانە هەموار بکرێتەوە کە پارتی ئێستا پێی باشە لەو دەستورای بێت ڕەنگە وابێ وا تەسەور بکە جارێککە بخرێتە دەنگ ڕەنگە سەرۆکی هەرێم مباشیر نەبێ لە ناو خەڵک نەبێ لە ناو پەرلەمان بێ ئەوەی پێی باش نەبێ پارتی پێی باش نییە کە وابێ پێی باشە منیش خۆم پێم باشە لە لای خەڵکەوە هەڵبە بژرێ بەڕاستی ڕێئیم وایە لەلایەن خەڵکەوە سەرۆکی کۆمار و سەرۆکی هەرێم هەڵبە بژرێن نەک لە پەرلەمان چکەوە دەبێتە سەرۆکێکی زۆر زەعیف زۆر لاواز وەرەوە بازێک دەرێن دەبیتە دیکتاتۆری با وڵە نابیتە دیکتاتۆری چۆن دەبیتە دیکتاتۆری ئەگەر پەرلەمانی بە قووەتە بی و حکومەتی بە قووەتە بێتن ئەو ناکەم باشە پارتی بۆ چی وە پێداگری لەسەر ئەوە ئەکات کە سەرۆک بە ڕاستەوخۆ هەڵبژێرێت یعنی ئەو پارتی پێی وایە کە هەتا سەرۆک هەر لە پارتی ئەبێت ینی ناکەم لە ڕوانگەبی قەت چکە لە دەستوراتێ دوو جار سەرۆکی هەرێم ئەتوانی خۆی تەرشی حکاتن وەکو سەرۆک کۆمار پتر ناتوانیتن لەبەر ئەوە ناپارتی بەڵام ڕەنگە زاریش کەش پارتی خۆی تەرشی حکاتن ئەخر ئەوەش هەیە ینی بەسەلا خۆ مانایوە سەرۆکی هەرێم کاک مەسعود دەستبێنێ ڕەنگە شخصش کە خۆی تەرشی حکە لە پارتیدا خۆ مەمنوع نییە ینی چکە مباشیرە پرسیارەکەی منیش ئەمە بوو ئایا لەبەر ئەوەیە کە پارتی ئەم بۆچوونی پێ باشە کە بەڕاستە و خۆ بێ لەبەرەوە ینی بەنیازە کە خۆی وەک خۆشییان ئەو شخصە حەقی نییە بەڵام خەڵکی تر حەقی هەیە خۆی تەرشی حکاتن با پارتیش بێ بستە منافەسە بکاتن ئەگە دەرچووە دەرچوو پیرۆزی بێتن ئەگە دەریژ نەچوو ئەوە ئەوی تر پیرۆزی بێتن ئەچینە ناوبڕێک و دەگەڕینەوە بۆ تاڵ ئەزیزان ناوبڕێک و دەگەڕینەوەلاتەن